ئەم مادە هۆشبەرانە لە دەرەوەی هەرێم هاتە ناو هەرێمی کوردستانەوە و ناوتان نبینین ئەمانە بە شێوەیەکی شاراو هاتە ناو هەرێمی کوردستان و لە کاتێکی درنگانێکی شەوە لە ئۆپراسیۆنەکە دەسی بەسەر گیرە و بە نیاز بوون بیبەنە دەرەوەی هەرێمی کوردستان. پێشتریش باسی ئەومان کرد نەک سلەیمانی هەموو بگرە هەموو پارێزگاکانی عێراق هەموو پارێزگاکانی عێراق بەهۆی ئەو بارودۆخە ئەمنیەی کە ئێستا لە کاتی ئێستەیە هەیە کە سنوورمان بە سنووری زۆربەی وڵاتەکانەوە هەیە. سلەیمانی من بڕوا ناکەم سلەیمانی ببێتە مەزدەرێک، ئەگەر ببێتە مەزدەرێک پارێزگاکانی تریش بوونتە مەزدەرێک بۆ هێنان و بردننی مادەی هۆشبەر. مادەی هۆشبەر شتێکە خۆتان نەزانن لە هەموو وڵاتێکە ئەکرێت لە وڵاتە جلهێزەکانی دنیاە ناتوان ڕێگری لێ بکەن. لای ئێمەش وەکو هەموو شوێنەکانی تر، بەڵام تر ئەوەیە ئێمە زیاتر ئۆپراسیۆنەکانمان هەیە، زیاتر دەستگیرکردنەکانمان هەیە و ئەوەی کە هەمانە ئەیخینە ڕوو بۆ ڕاگەیاندنەکان. بۆیە لەوانەیە لای ئێمە زیاتر بێ. هینا من بە قەنەعاتی خۆم بەڵێم لەوانەیە لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی عێراق زۆر زیاتر بێت لە ئێمە، بەڵام ئەوان نایخەنە ڕوو بۆ ڕاگەیاندنەکان، ئێمە ئەوەی کە هەمانەی خینە ڕوو.